دوو بابەت وەکوتم بەلامانەوە گرنگن. یەکەم حکوومەتی هەرێمی کوردستان بۆ ساڵی 2022 پرۆژەی بودجە ئامادەکا و ئێستا گەیشتوونەتە چەنداوە کە پیانوەتین لە 25 دەوە بەڕێوەبەراتی گشتی بودجە خەریکی ئامادەکاری و وردەکاری فەنیاتی ئامادەکردنی پرۆژەی بودجەن و پاشان وەزارەتی دارایی بینێرێتە ئەنجومەنی وەزیران چاوەڕێین بۆ ساڵی داهاتوو پرۆژەی بودجە بنێرنە پەرلەمانی کوردستان و کوردستان بێتە خاوەنی قانونی بودجە و مەسەلەی کۆکردنەوەی داهاتیش کە ئێستا هەموو لایەکمان نەزانین کە ئێستا داهات زیای کردووە بە پێی قسەی وەزیری داراییش بە تایبەتی هەموو خەڵکی کوردستان نەزانن کە ئێستا فرۆشتنی نەوت لە ئاسێکی زۆر بەرزدایە و بۆ ئەم مەبەستەش پرسیارمان لەوە کرد کە لە داهاتی فرۆشتنی نەوت چەند ئەگاتەوە وەزارەتی دارایی کە ماهانە 350 ملیۆن دۆلار ئەگاتەوە وەزارەتی دارایی لەگەڵ داهات و بۆ تەمویلی موچە و هەر بە هەمان شێوە بۆ ئیدارەکان لەوەی کە لە ناوخۆ دابین نەکرێەوە لەگەڵ 200 ملیاری کە لە بەغاوە دێکە ئەمڕۆ بڕیار بۆ بگاتە هەرێمی کوردستان و ئەوەی کە لە هەرێمی کوردستانیش بە تایبەتی لەسەر داهاتی ناوخۆ بۆ تەمویلی موچە ئامادەکرێت ماوەیەکی دوور و درێژە چەند ساڵێکە هەروە بووە لە ئیدارەی هەولێر و دووەک لە ساڵ 57 دابین نەکرێت لە سلێمانی لە ساڵ 43 ئێستا من ئەوەی کە لای من هەیە لە مانگی یەکەوە تا مانگیدا بەو شێوەیە تاوەکو ئێستاوا هاتووە کە ڕقم بە ڕقمی ملایە کە لە ساڵ 43 لە سلێمانی دابین کراوە لە ساڵ 57 لە هەولێر و دووەک دابین کراوە بۆ موچەوەی کە جێی نیگەرانیە کاتێک موچە لە کاتی خۆیان ڕاگەێنرێت بەڵام چەند ڕۆژێکی زیاتری پێچێ ئەمەش ڕەنگە کۆمەڵک فەنیات هەبێت لە وەزارەتی دارایی بێتە ڕێگر کە ئومێد دەکەین لە داهاتوە بتوان عیلاجی بکەن ئەمە لەسەر قسەی وەزارەتی دارایی تەوان